ساڵی 2019 ساڵێکی زۆر خۆش بوو لەبەر ئەوە ملەتەکەمان لەو قەیرانە ڕزگاری بوو و حکوومەتێکی هەموو حزبەکان حکوومەتێکیان تەشکیل کرد و ملەتەکە پێی زۆر خۆش بوو و ئینشاءالله ئومێدەوارین ساڵی تازە ساڵی 2020 هەروە ساڵێکی خۆشتربی بۆ ئەو ملەتە. هیوایەتم ئەوەیە کە ساڵی 2020 ساڵێکی باشترمان هەبێتن زیاتر خۆمان دوو بکەم بۆ ئەوەی کە لە بوارەکانی زانستی بتوانین پلەکانی بەرزتر بەدەستبێنین و دەتوانین بڵێن بۆ نەتەوەی کورد ساڵی 2019 ئەگەر بەپێی واقعی کە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە و لە ناوخۆی عێراقدایە دەتوانین بڵێن ئەگەر چه احتمالی هەیە کە مەشاکلی تێدا بوو بێتن بەڵام لە چاو ئەم وەزعی کە لە ناو بەغدادا هەیە و ئەم وەزعی کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە پێم وابێ تا ڕادەیەک لە ساڵەکانی 2017 و 2018 باشتر بووە. لە ئایندەیەکی تازە شتی باشتر بۆ گەلی کوردستان و گەلی کورد و ساڵی نوتان پیرۆز بێت و هیوادارم هەروە سەرکەوتوو بن و بژی هەموو ملەتەکان هەموو نەتەوەکان بە خۆشی بژین و بە کامەرانی هەر کەسێ لەم ناوچەیە هەمووی وەکو برای نێمە ئینشەڵڵا بە خۆشی و کامەرانی بژین و ساڵی ڕابردوو ئەوەی هاتە سەر ملەتەکەمان ئینشەڵڵا لەو قۆناغە تێپەڕین و بەرەو قۆناغێکی تازەتر و ئایندێکی تازە و زۆر سپاستانەکەم و چاوتان ماچەکەم.